ماوەی 4 ساڵە خەریکی ئەم ئیشەم منیش وەکو هەموو ئافرەتێ حەزم کرد خاوەن کاری خۆم بم. ئێستا لە ڕەمەزانە لە سەعات 3 عەسرەوە دەست پێکەین هەتا نزیکی بانی ئێوارە، لە شەویشە دوای بانی ئیشا دەست پێکەین هەتا وەکو 4 بەیانی. لە سەرەتایە ئیشی هەویرمە کرد، کولێرە و کەلانە و مانەمە کرد، لە دوایە دەستم کرد بە ئیشی ناوساجی، زیاتر ئیشی ناوساجی یەکەم. تا جگەل ناوساجی چی دیکە دەزانین دروستی بکەیت؟ کولێرە و کەلانە و ناوشکێنەش دەزانم. بەڵێ. باش ئامانجت چییە لەم کارە؟ وەڵڵایی دەمەوێ بژێوی خۆم و خێزانەکەم دابین کەم. نا 2 ساڵ لە شوێنێ تریشم کرد، ئەمە نزیکی 2 ساڵە لێرە ئیشەکەم. خوا بەزیابێ زۆر مرتاحم لەگەڵ ئیشەکەی خۆمە، چونکە خۆم حەزم لە ئیشەکەی و حەزم زۆر بە ئیشی هەویر هەیە. پەیامم ئەوەیە وەکو هەموو ئافرەتێک بتوانێت لەسەر قاچی خۆی بوەستێ، بتوانن خاوەن ئیشی خۆیان بن و لەسەر پێی خۆیان بوەستن و پێویستیان بە هیچ کەسێتر نەبێ.